خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامایی ئەم شەوتان پێشکەشەکەین. وێڕایەوەی کە ناوچەکە و عراقیش لە دۆخێکی ئاڵۆزدایە و ململانێ سیاسی و ئاڵگریەکان بە جۆرێکە کە مەترسی لەسەر ناوچەکە هەیە و لەسەر تەقینەوەی شەڕ و ناکۆچیەکان هەیە. سەرۆکۆماری عراق لە هەوڵە دیبلۆماسیەکانی بەردەوامە بۆی بتوانێت عراق لەگەڵ ڕەوتی گۆڕانکاریەکان بە ئارامی و بە سەلامەتی بڕواتە پێشەوە. لە ماوەی ڕابردوودا فەخامەتی سەرۆکۆماری عراق سەردانی هەرێک لە وڵاتانی سعودیە و هەروەها ئیتاڵیا و ڤاتیکان و پاپای بینی. دواتر سەردانی ئەرمینیا و ئازەربایجانی کرد کە تا ئێستاش لە دۆخێکی ئاڵۆزی سەربازیدان. هەوڵەکانی سەرۆکۆمار بۆ چارەسەرکردنی کێشەکان و بۆ بەهێزکردنی دیبلۆماسیەتی عراقی لە ناوچەکە بەرەو کوێ؟ عراق لە ناو ئاڵۆزیانەدا بەرەو کوێ؟ کورد لە ناو ئاڵۆزیانەدا بەرەو کوێ؟ بە سوپاسێکی زۆرەوە لەگەڵ بەڕێز دکتۆر عومەر بەرزنجی بیکاری وەزارەتی دەرەوەی عراق گفتوگۆ دەکەین کە بەڕێزیان لە بەغداوە لەگەڵمانە. سوپاس بۆ دەرفەتەی بەڕێز دکتۆر عومەر. دکتۆر سڵاو لێبێ و ئێوارە باش. ئەمەوێت لەوە دەست پێ بکەم بە تایبەتی سعودیە کە وڵاتێکی محوەری گرینگە لە ناوچەکە. سەردانەکەی بەڕێز سەرۆکۆمار بۆ ئەو وڵاتە و پەیوەندی نێوان عراق و سعودیە لە چه ئاستێکدایە و سوود و هەوڵەکانی سەرۆکۆمار بۆ لەو سەردانەدا چی بووە؟ بەناوی خوای بەخشندە و میهرەبان، زۆر سوپاس بۆ ئەم چاوپێکەوتنە. ئەمە باسێکی گرنگە. پێشتر لە پێشا من ئەوە بڵێم کە ئەو عێراقی کە پێش 2003 هەموو ژیانی دژایەتیکردنی کورد بووە، ئەمڕۆ کارێکی وا هاتوۆتە ئاراوە کە سەرۆکۆماری عێراق کورد بێ. ئەمە گۆڕانکاریەکی زۆر گەورەیە. سەرۆکۆمار پارێزەری سەروەری و دەستوری عێراقا. سەرۆکۆمار یەکێکە لە سەرۆکاتیە گەورەکانی عێراق. ئێمە هەموو ئەزانین لە نظامی ئێستای عێراقا نظام پەرلەمانیە، بەڵام سەرۆکۆمار شەریکە لەگەڵ سەرۆکوەزیرانە لە سوڵتەی تەنفیزیە و دەورێکی زۆر گەورەی هەیە. ئەم دەورە گەورەیە دەورێکی گەورەیە بۆ کورد و بۆ کوردستان کە کوردستان خصوصیەتی خۆی هەیە وەکو هەرێمی کوردستان، بەڵام لەم لاشەوە لە بەغدا شەراکەتەکەی گاتە ئاستی ئەوەی سەرۆکۆماری عێراق کورد بێت. ئەمە چەند ساڵێکە لە فەخامەتی ڕئیسی مەرحوم مام جەلالەوە دەستی پێ کردووە تا ئێستا کە فەخامەتی سەرۆک جەنابی دکتۆر لەطیف سەرۆکۆماری عێراقا بە 4 سەرۆکۆماری کووردا تێپەڕیوە. ئەمە پێویستە بزانین، زۆر گرنگە و زۆر جێی تەقدیری ئەوەیە کە وەکو کورد بزانین گەشتون بە کارێکی گەورە. جا ئێستا سەرۆکۆمار جەنابی فەخامەتی کە سەردانی وڵاتان ئەکا، ئەمە پەیوەندی بە علاقاتی دەولیەوە هەیە، پەیوەندەکانی عێراق لەگەڵ وڵاتانی دنیاە. ئێمە هەموو ئەزانین پێش 2003 پەیوەندەکانی عێراق هەموو گیانی تەشەنوج بوو لەگەڵ هەموو دنیاە لە شەڕا بوو، تا وای کرد کە هەرچی کارەکانی کە ئیکرد هەمووی کاردانەوەی خراپی لێکەوتەوە تاگرتنی کوێیت جگەلەوەی لە پێشا لەگەڵ گەلی عێراق خۆیان بە تایبەتی کورد ئەو کارەساتە گەورانەی قەومان لە هەڵەبجە و لە ئەنفال و لە بارزانیەکان و لە جنوبی عێراقیش لە ئینتیفاضەی شعبانیە و ئەو هەمووی ئەدام و کوشتارە لەو گۆڕانکاریەوە بۆ ئەم گۆڕانکاریە کە عێراق ئەمڕۆ پەیوەندەکانی لەگەڵ هەموو دنیاە، تەنها لەگەڵ کیانی سەهیۆنیان نەبێت، لەگەڵ هەموو دنیاە پەیوەندی هەیە. یەکێک لەو شتانەی کە جێی تەقدیرێکی گەورەیە لە 2 ڕۆژە فەخامەتی سەرۆکی عێراق ئەچێتە 2 وڵات کە لە بینی خۆیانە زۆر بینیان خراپە، زۆر بە تەبیعی هەردوو وڵاتەکە تەرحیبی پێ ئەەکەن کە ئازەربایجان و ئەرمینیایە. جا من بۆ ئەوەی بێمەوە بیدایەتی باسەکە ئێمە سەر باسی سعودیەکە کە گرنگترینیانە ئەم سەردانەی فەخامەتی سەرۆکۆماری عێراق بۆ وڵاتی سعودیە لەسەر بانگێشتی سعودیە بووە، چونکە 2 قیمە تێکەڵ کراوە، قیمەی عەرەبی و قیمەی ئیسلامی. سەرۆکی وڵاتانی عەرەبی و ئیسلامی لە کۆبوونەوەیکی گەورەی هەردوو وڵاتانی ئیسلامی بە هەمویانەوە 57 دەوڵەتن، 22یان عەرەبیە بە معنای بە کە بوو بە 2 قیمە 57ەکە بە تەواوەتی 22کە کە لە ضمنی شانان یەک قیمەی گەورەیان کرد کە عێراق بەشدار بوو. فەخامەتی سەرۆکۆمار موقفێکی جوانی عێراقی گەیاند
کە هەموو خیتابی عێراقیان پێ خیتابێکی بەهێز بوو کە تەنها ئەوە نەبێت لە خیتابەکەیە عێراق باسی لەوە کرد کە دژی ئەوەیە کە دوو دەوڵەت هەبێ لە فەڵەستینە و هەروەها دژی ئەوەش بوو کە لە بەیانەکەیە باسی لە هیچ بەیانێکا باسی ئەوە بکرێت کە شەهیدەکانی غەزە و کوژاوەکانی کیانی سەهیۆنی بە یەک چاوسەیر نەکرێت و کامە تەعەدای ساڵەهای ساڵە ئەکرێ ئەمە موقیفێکی مشەڕیف بوو لە عالەمی عەرەبی و لە عالەمی ئیسلامیە لەبەر ئەوە جەنابی سەرۆک کۆمار بەو ئامادەبوونەی بەڕێز دکتۆر ئەوەی کە بەڕێزت باست بمبوری بەڕێز دکتۆرەوەی بەڕێزت باست کرد مەسەلا عێراق خۆی لەناو کۆمەڵێک کێشە و ئاڵۆزیایە ئەو مووقیفەی عێراق لە ڕێگەی فەخامەتی سەرۆک کۆمارەوە چەند گرنگ بوو لەو دۆخە ئاڵۆزەیە کە وەک جەنابەت ئەزانی بەشێک لە وڵاتە عەرەبیەکان مجاملەی ئیسرائیلەکەن بە جۆرێک لە جۆرەکان مەسەلەن بێدەنگی هەندێک جار ئەنوێنن یان بێدەنگیەکی وەکو ئەگەر دەستەواژەکە ئاستی نزم نەبێت شەرمنانەیە مەسەلەن ئەم هەڵوێستەی عێراق کە خۆی لەناو کۆمەڵێک کێشە و گرفتایە لە مێژووە یان لەناو شارعی عەرەبیە بەگشتی چۆن ینی ئاماژەی بۆ کراوە عێراق لەوەتی هەیە لەگەڵ کێشەی فەڵەستینا بووە هیچ کاتێک لەگەڵ مووقیفی گۆڕان بەسەرا نەهاتووە عێراق بە تەواوەتی بەپێی قانون دژی تەطبیعە دژی ئەو پەیوەندیانەیە کە لەگەڵیانایە لەبەرەوە گەر وڵاتێکی کە هەیبێ عێراق پێوە ملتەزیم نییە و هەمووشی تەقدیری عێراقەکە ئەمە دەوری عێراق و عێراق ئەمەی نەشاردۆتەوە بە هەموو دنیای گەیانوە کە عێراق دژی ئەو پەیوەندیانەیە و بە هیچ جۆرێک ئەو پەیوەندیانەی قبوڵ نییە و عێراق ئەو جۆرە پەیوەندیانە ناکات و نەیکردووە و ئەمە اعتیبارەکرێ بە جەریمە لە عێراق هەر کەس بیر لەوە بکاتەوە کە پەیوەندی لەگەڵ کیانی سەهیۆنیا بکە ئەوە شتێکە و بڕاوەتەوە لەبەرەوە عێراق لە هەموو شوێنەکانە لە مەحافلی دەولیە لە نەتەوە یەکگرتووەکان لە مەسی حقوقی ئینسان لە جامیعەی عەرەبی لە منظەمەی تەعاونی ئیسلامی لە هەموو شوێنێک مووقیفی خۆی نەشاردۆتەوە و کە عێراق ئاوا بیرەکاتەوە ئەمە معنایەوە نییە عێراق ئەبێ بە شەریک لە هیچ مشکلەیەکە عێراق ئەو دەوڵەتەیە کە ئەتوانێ ئێستا ئەتوانێ لەگەڵ ئەم دنیایی کە پڕە لە سیراعات لەگەڵ هەموو کەسێکا پەیوەندی هەبێ وەکو وتمان تەنها کیانی سەهیۆنی نەبێ ئەمە توانایە کە عێراق هەیەی چونکە عێراق بە ئاشکرا مەمنونی هەموو ئەو وڵاتانەیە کە یارمەتیدەری بوون لە محاربەی ئیرهابە لەبەرەوە ئەو وڵاتانی کە لە بینی خۆشیان ناشەڕیانە مووقیفیان بەرامبەر بە عێراق و بەرامبەر بە شەڕ دژی تیرۆریستان یەک مووقیف بووە لەبەرەوە عێراق ئەو پەیوەندی لەگەڵ هەمویان ناپاراستەوە هەمویان تەقدیری ئەوەکەن کە عێراق خۆی ناخزێنێتە ئەو مەحاویرانەوە بەڵکو محایدێکی ئیجابیە و ئێوێ قسەی خێر بکە دووبارە ئەڵێن باشترین دلیل ئەوەیە لە دوو ڕۆژە سەردانی دوو وڵاتی کرد کە کێشە لە نێوانیانە هەیە و عێراقیش لەو مۆزوعە هەر ئەوەی کە پێی کرابێ قسەی خێری خۆی کردووە بۆ ئەوەی کە نزیکی دروست بێت چونکە عێراق پێی وایە ئاشتی بەرقەراربوونی ئاشتی حل لە بۆ هەموو وڵاتان و عێراق هەرموو کاتێک ئەوەی پێخۆشە عێراق یارمەتی دەرە بۆ نزیککردنەوەی هەموو ئەو وڵاتانەی کە کێشیان هەیە لە نێوان خۆیانە فەخامەتی سەرۆک و یان سەرۆک وەزیران کە قیمەی سوڵتەی تەنفیزی عێراقین کاتێک ئاچن بۆ شوێنێ تاکید لەوەکەن هەروەها هەموو وەفدە عێراقیەکان هەروەها مەعالی وەزیری دەرەوەی عێراق و هەموو وەفدەکان تاکید لەوانە ئەکەنەوە ئەگەر ئیزنم بە یەمەوە سەر باسەکەی سعودیە چونکە شتی تری تیاماوە مەوزوعی جگە لەو زیارەتە کە ئەو زیارەتە متعدد بووە یعنی بۆ هەم بۆ جامیعەی عەرەبی و منظەمەی تەعاونی ئیسلامی بەڵام جەنابی سەرۆک کۆمار هەنگاوێکی زۆر تایبەتی نا کە لە سعودیا دەنگی دایەوە ئەو هەنگاوە ئەویش ئەوەیە کە وەختی خۆی بەڕێزی مهندس بووە لە شاری جازان لەوێ مەشروعی زۆر گەورە هەبووە تەدریبی بەو خەڵکە کردووە ئێستا بە وەفایەکی زۆر گەورە درا لە قەڵەم بۆ عێراقیش و بۆ فەخامەتی سەرۆک کۆماریش کە چوو سەردانی ئەوەی کرد ئەمیری مەنتیقا داوەتی کرد بوو بە سەردانێکی ڕسمی ئەو کەسانەی ئەو مهندسانەی کە وەختی خۆی فەخامەتی سەرۆک تەدریبی پێکردوون ئامادە بوون لەوێیان بوو بە مفاجعەیەکی گەورە بۆیان مامۆستاکەیان ئەمڕۆ سەرۆک کۆماری عێراقا
ئەمەیە عێراق کە وەفای ئەگاتە ئەوەی پیاوێکی گەورە کە سەرۆک کۆمارە ئەو مێژووی خۆی پارێزێک کە ڕۆژە لە ڕۆژان مامۆستایەک و مهندسێکی ئەو مەشروعانیان بووە سعودەکانی زۆر پێیانزانی داوەتێکی زۆر گەورە کرا ڕجالی ئەعمال کەسایەتی سیاسی و کۆمەڵایەتی ئامادە بوون ئەمە دەنگدانەوەیکی زۆر گەورەی بوو لە سعودیە و ئێستش ڤیددیۆکان هەیە لە هەموو ئەعلامی سعودیا ئەمە دەنیایەوە بە ئیزافەی کارەکەی خۆی ئەم پەیوەندی لە بینی عێراق و سعودی هەڵبەتە پەیوەندیێکی باشە و پەیوەندی بینی دوو وڵاتی دەستە خوشکی عەرەبین هەروەکو ئەوەی کە پەیوەندی لەگەڵ وڵاتە عەرەبیەکانی تریشە عێراق پەیوەندێکی باشی هەیە. بەڵێ لە دوای ئەوە سەردانی ئیتاڵیا کردووە لە چوارچێوەشدا سەردانی ڤاتیکان کراوە قەداسەتی پاپای بینی مەسەلەن لەوێ ئەمە بۆ عێراق چەند گرینگە کە عێراق لە ناوچەکە لە ناوە ئاڵۆزیانە لە ئاستی باڵایە پاڵپشتی لە پێکەوە ژیانەکە لە هەموو ئەو فرە ئاینانەی کە لە عێراقەیە لە چوارچەوەی ئەو دەستورە لە چوارچەوەی ئەو پارێزەری دەستورەکە جەنابی سەرۆک کۆمارە بە پارێزراوی ئەمێنەوە ئەو دڵنیاییە بۆ عێراق چەند گرینگە لە دنیای نێودەوڵەتی بە تایبەتیش لە وڵاتانی ئەوروپا و چوارچەوەی شەتی ئەوروپادا. پەیوەندی لەگەڵ وڵاتی ڤاتیکانە کارێکی زۆر گرنگە بە تایبەتی بۆ وڵاتێکی زۆرینەی مسلمان عێراق زۆرینەی مسلمانە لەگەڵ وجودی مکەویناتی مەسیحی و سابیئی و ئێزیدی و مکەویناتی تر لە ناو عێراقا بەڵام زۆرینەی مسلمانە ئەم پەیوەندی لەگەڵ ڤاتیکانە کە من خۆم و کاتی خۆی باڵەزی کۆماری عێراق بووم لە ڤاتیکان گرنگێکی زۆر گەورەی هەیە ڤاتیکان بەلایەنەوە زۆر گرنگە عێراقیش بەلایەوە زۆر گرنگە دلیلە لەسەرەوەی عێراق محافظەی مکەویناتی خۆیەکە طبعا ئێمە ئەزانین ئەمە یەکەم سەردان نییە پێشتری جەنابی سەرۆک کۆمار پێشتر سەردانی کردووە ئەمە نەو کاتە لەوێ باڵێز بووم هەڵبەتە من یەکێک بووم لەو سەفیرانی کە کارم زۆر کرد بۆ هاتنی قەداسەتی پاوا بۆ عێراق و لەگەڵ سەرۆک وەزیرانی ڤاتیکان کە جەنابی بارۆلین ئەمینی سڕی ڤاتیکان بوو تەشریفی هێنا بۆ بەغدا و بۆ هەولێر و بۆ ئامادەکاری بۆ ئەو سەردانەی قەداسەتی بابا بۆ عێراق لەو کاتا کە جەنابی هات من لەوێ نەمابووم سەفیری عێراق بووم لە قەتەر گرنگیەکی خۆی هەبوو ئەمڕۆ ئەو سەردانەی فەخامەتی سەرۆک کۆماری عێراق بۆ ئەوێ تەکیدکردنە لەسەر پەیوەندێ بەهێزەکانی نێوان عێراق و ڤاتیکان کە ڤاتیکان تەقدیری ئەوە ئەکا کە عێراق دەورێکی باشی هەیە لەوەی کە قسەکانی قسەی ئیسلاحی بێ لە بینی هەموو ئەو وڵاتانەی کە کێشیان هەیە وەکو باسمان کرد محایدێکی ئیجابی و تأکیدی لەوە کردەوە جەنابی فەخامەتی سەرۆک کۆمار لە ڤاتیکان کە عێراق احترامی مکەویناتی عێراقی ئەگرێ و مکەوینی مەسیحی لە عێراقا بە مکەوینێکی ئەسیل ئەزانێ کە دەستی هەیە لە تاریخی عێراقا لە سەقافەی عێراقا لە حەضارەی عێراقا ڤاتیکانیش ئەم هەنگاوانیان پێخۆشە خەداسەتی باباش تاکیدی لەوە کردەوە کە هەموو کاتێ داوای ئەوەیە کە لە عێراق لەسەر ئەو موقیفانەی خۆی بەردەوام بێ لەبەرەوە و سەردانە جارێکی کە بەهێزکردنی پەیوەندی بینی عێراق و ڤاتیکانی بوژاندەوە طبعا وەفدی جەنابی سەرۆک کۆمار کەسایەتی تری لەگەڵا بوو و لەوێش جگە لە پاپای ڤاتیکان سەرۆک وەزیرانی بینی کە جەنابی بارۆلین و هەروەها وەزیری خارجیە سەردانێکی زۆر سەرکەوتوو بوو ئەوەش یەکێک بوو لەو سەردانانەی کە عێراق پێویستێتی ئەمڕۆ فەخامەتی سەرۆک لە ماوەیەکی کەمە سەردانی 4 وڵات ئەکا ئەوە هەمووی ئەگەڕێتەوە بەخێر بۆ عێراق وەکە ئەگەڕێتەوە بەخێر بۆ عێراق من ئەڵێم جارێکی کەش ئەگەڕێتەوە بەخێر بۆ کورد چونکە سەرۆک کۆماری عێراق کوردە ئەوە جێگەی گرنگیە. بەڕێز دکتۆر مەسەلەن بەڕێزت ئاماژەت بەوەدا کە سەرۆک کۆمار کووردە بۆ کورد چەند گرینگە کە خۆی ملەتێکی زوڵم لێکراوە بەهۆی ئەوەی کە کەمینە بۆ لە چوارچەوەی عێراق لە ماوەکانی ڕابردوو زوڵمی زۆر لێکراوە بەڵام ئێستا کە سەرۆک کۆمارێک کووردە ئەچێت دڵنیایی ئەدا کە هەموو پێکاتەکان بە تایبەتیش مەسەلەن مەسیحەکان ئەپارێزرێن لە چوارچەوەی عێراقا و ئەو تەکی دەکاتەوە لەوەی کە مافەکانیان ناهێڵدرێ پێشێل بکرێن ئەمە بۆ کورد پەیامێکی گرنگی تێدایە کە لە ڕێی سەرۆک کۆمارەوە ئەدا بە قەداسەتی پاپ.
ئێمە زانین لە مەرحەلەکانی پێشووە دوای گۆڕانکاریەکانی 2023 و 2004 مەسیحەکان لە عێراق زوڵمیان لێکرا، بەڵام ئەم شتە لە کوردستان ڕووی نەدا. یەک کەسایەتی مەسیحی لە کوردستان خوێن لە لوتی نەهاتووە، هیچ شتێکی لەگەڵ نەکراوە. ئەمڕۆ سەرۆکۆماری عێراق کە کووردە لەگەڵ ئەوە کاتێک کە ڕەبتی ئەەکەی جێی دڵخۆشیە بۆ ئەوان و ئەوان خۆشحاڵن بەوەی سەرۆکۆماری عێراق کووردە لە کوردستانە هیچ شتێک بەرامبەر بە هیچ کەسێک نەکراوە کە موسڵمان نەبێت، چونکە کورد باوەڕی بەوە بە پێکەوە ژیان زۆر بەهێزە. هەڵبەتە هەموو عێراقیەکان باوەڕیان بەوە هەیە، بەڵام بڵین و نەڵێن لەناو عێراقا تیرۆریستان دەوری خراپیان بینی لە ئازاردانی هەموو خەڵک بە تایبەتی ئێزیدیەکان و مەسیحەکان و حتا موسڵمانیش شەڕیان لەگەڵ هەموو کەس هەبوو. گرنگی ئەوەی کە سەرۆکۆمار کووردە عێراق ئاوای ئەوێ ئەمانە کاتێک کە ڕەبتە بن بە یەکەوە هەموو ئەبن بە تاریخێکی جوان بۆ کورد و بۆ کوردستان و پێویستە ئێمە ئەو حاڵەتانە بپارێزین و حەریز بین لەسەرەوەی هەموو کاتێک کورد ئەو ئیستحقاقانەی پارێزراوە بێ لەوەی کە سەرۆکۆمار کورد بێ، کە وەزیری کوردی هەبێ، کە پەرلەمانتاری کوردی هەبێ، کە کورد بەشدارێکی ڕاستەقینە بێ لە عێراقا و هەوڵ بین لەگەڵ هەردوو حکوومەتی ناوەندی و کوردستانیش لێک تێگەشتنی تەواویان هەبێ، بگەن بەوەی کە بە ئەنجامی ئەوەی کە هەموو شتێک بە گفتوگۆ بە دانیشتن و بە برایەتی حەل بکەن بۆ ئەوەی هیچ هاوڵاتیەکی کورد نە لە کوردستان و نە لە خارجی کوردستانی ئەگەر لە بەغاش بێ مافیان پارێزراو بێ. ئەمە کارێکی گەورەیە کە ئەبێ لێ پرسراوە کوردەکان بیکەن لە سەرۆکۆمارەوە کە دەست پێکا سەرۆکۆمار گەورەترین لێ پرسراوی کووردە هەتا لە عێراقا هەتایەتە خوارەوە بۆ هەر مەسئولێک جگە لە کوردستان خۆی وەکو حکوومەتی هەرێمی کوردستان کە سەرۆکی هەرێممان هەیە، فەخامەتی سەرۆکی هەرێم، دەوڵەت مەداری سەرۆک وەزیرانی هەرێم، سەرۆکی پەرلەمان و مؤسسات لە کوردستانە. ئەمە دەستکەوتێکی زۆر گەورەیە کاتێکە مقارنەیەکەی بکۆن ئەبێ ئەمە بە بەردەوام لە پەرەپێدان و لە گەورەبوون و لە بەهێزکردنا بێ هەوڵ بین هەموو کێشەکانمان حەل بکەین، نەیەڵین هیچ درزێکەوێتە بینمان. بەڕێز دکتۆر ئەمە تێگەیشتنێک یانیان بەڕێستان کە سەفیریش بوون لە ڤاتیکان بۆ عراقیەکان دروستەکە مەسەلەن مکوڕبوونی یان سووربوونی سەرۆکۆماری عراق لەوەی کە پەیوەندی باشکە لەگەڵ ڤاتیکانە لەگەڵ ئەوەی کە دڵنیایی ئەداتێ لەو مەسەلێ ئەمە بۆ عراقیەکان چۆن بەخێر ئەشێتەوە؟ ئاەتێ ڕوانینی پاپا و ئەوانە گۆڕێک کە بەشێکیان کاریگەریان لە ناو سیاسەتی یەکێتی ئەوروپا هەیە؟ لە ڕاستیە هەموو عێراقیەکان ئەمەیان پێخۆشە، ئەم هەنگاوە جێی ئیرتیاحی هەموو عێراقیەکان ئاوا چاوەڕوانەکەن لە سەرۆکۆماری عێراق کە کووردە کە ئێستا جەنابی دکتۆر لەطیف ڕەشیدە فەخامەتی سەرۆک و سەرۆکەکانی پێشوش هەر ئەویان لە چاوەڕوان ئەکرێ. ئێمە بەپێی ئەم لە 2023 تا ئێستا کە من خۆم لە 2004ەوە تا ئێستا لە بەغدا سەفیرم جاری وایە لە وڵاتی دەرەوە بووم، جاری وایە هاتوومەتەوە ناوەوە لە ناو وەزارەتی خارجیە وەکیل وەزیری خارجیە بووم یا سەرۆکی دایری مافی مرۆڤ بووم، سەفیر بووم لە 4 وڵات لە لوبنان، لە ڕۆمانیا، لە فاتیکان، لە قەتەر، ئێستاش وەکیلی وەزیری خارجیەم. بۆمان معلوم بووە کە ئیرتیاحێکی گەورە هەیە بە مەسئولە کوردەکان لە ناو عێراقا جێی متمانەی مکەوناتی ترین بە دەوری خۆمان هەڵئەسین. ئەمانەوێ هەموو کاتێک پارێزەری مافی کورد بین دەستمان لە دەستی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان نابێ بۆەوەی هەموو بەیەکەوە هاوڕابین بۆ خزمەتی عێراق و بۆ خزمەتی کوردستانیش. بە دڵنیایی عێراقیەکان ئەم هەنگاویان پێخۆشە و ئەم هەنگاوانە جێگەی ئیتمێنانی فاتیکانیشەکە و وڵاتانی ئەوروپاشەکە عێراق هەنگاوەکانی هەنگاوی میانەڕەویە، هەنگاوی پەیوەندی باشە لەگەڵ هەمووانە و ناچێتە ئەم سێراعانەوە. بەڵێ لە منتیقەکە سێراع زۆرە بۆ عێراق ئەمڕۆ زۆر گرنگە بتوانێت خۆی لەو سێراعانە بپارێزێ و بتوانێت بێ بە جزئێک لە حەل و نەبێ بە جزئێک لە مشکلە. بەڵێ لەوە بچینە ئەوەی کە بەڕێزەدا ئاماژەت پێدا لە نێوان ئازەربایجان و ئەرمینی عراق لە وڵاتێکی ئەوەی کە پێشتر چاوی لەوە بوو دەستی وڵاتانی تری بۆ درێژ بکرێ و هاوکاری بکرێ و بە جۆرێک لە جۆرەکان، بەڵام ئێستا ئەبێتە مای خێر ئەم تەحەولکردنی سیاست و ناوبژیوانی کردن و قسەی خێر و
کاری خێرە بۆ لە نێوان وڵاتانە عراق لە مەحفەلی نێودەوڵەتی بەرەو کوێ ئەباوە ئەو هەوڵانی بەڕێسەر و کۆمار بۆ ئازربایجان و ئەرمینیا بە تایبەتی کە بۆ عراق ڕەنگە گرنگ بن لە مەسەلەی وزەوانە چ گرنگێکی هەیە بەڕێز دکتۆر؟ لە پێش با باسی ئازربایجان بکەین بەڵێ کە فەخامەتی سەرۆک کۆمار پێشتر بۆ کۆبوونەوەیەکی قیممە چووە کە فڕەوڵاتان بووە لەوێوە سەرۆکی ئازربایجان داوەتی کردووە کە جارێکی کە سەرۆک کۆمار بە زیارەتێک هەستێکە زیارەتەکە تونایی بێ، یعنی زیارەتێکی ڕسمی بێ بۆ ئازربایجان. ئەمەیان تەنها بینی عێراق و ئازربایجان کە جەنابی فەخامەتی چووە لەگەڵ وەفدی مرافق لەوێ استیقبالێکی زۆر گەرم و زۆر دڵخۆشی جێگەی دڵخۆشی ئازربایجان بووە کە یەکەم جارە سەرۆکێکی عێراق سەردانی ئازربایجانەکە بە پەیوەندی ثونایی. جاری پێشوەکو باسمان کە متعدد بوو هەر جەنابی چوو، ئەم جاریان کە بە ثونایی چوو لەوێ دانیشتنی زۆر گرنگ کرا، باسیشتی زۆر گرنگ کرا. فەخامەتی سەرۆک کۆمار سەردانی زۆر ئەو شوێنانەی کرد کە بە فایدە ئەگەڕێتەوە بۆ عێراق لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی اقتصادیەوە، تواناکانی ئازربایجان بە تایبەتی لە ڕووی ئیتیساڵات و لە ڕووی زۆر شتی ترەوە کە جێگەی ئیسیفادەیە، جێگەی ئەوەیە کە عێراقیەکان لە هەر وڵاتێکی دنیاە کاتێک کە تەتەورێک ئەبینن لە عیلاقەتە ثوناییەکانە ئەتوانن کارێ بکەن کە تدریب بکرێ بە عێراقیەکان لە زۆر بوارە. هەڵبەتە لە ئازربایجان چەند مذەکەرەیەکی تەفاهمی ئیمزاکراوە لە بینی وەزارەتی عەمەلی عێراقی و لەگەڵ ئەوانە، لە بینی وەزارەی خارجیە و وەزارەی خارجی ئازربایجانیا لەگەڵ لە مەسەلەی تەیڕانە و زۆر گرنگی دراوە بە مەسەلەی کردنەوەی خطوتی جەوی عێراقی لەگەڵ پێشتر کە ماوەیە کە دەستی پێ کردووە. ئەوان باس لە تەتەوریەکەن کە سەردانەکانیان تەنها بۆ بەغانە بێ، بەڵکو بۆ کەرکووک بێ، بۆ هەولێر بێ، بۆ بەسڕە بێ. ئەمانە هەموو لەم سەردانانە دیراسە ئەکرێ و هەر کێشەیەکیش جالیەی عێراقی لەوێ بیبێ یان ڤیزە موشکیلە بوو بێ هەموو باس کراوە. ئەمانە ئەم سەردانانە بەڕاستی پەیوەندیەکان بەهێزەکە، پەیوەندیەکان ئەکاتەوە، سیقە زیادەکە لە بینی وڵاتەکانە. و جەناب فەخامەتی سەرۆک کۆماریش داوای تەوجیه کردووە بۆ فەخامەتی سەرۆک کۆماری ئازربایجان کە ئەویش ڕەدی زیارە بکاو بێتەوە بۆ عێراق و بەم لە مانگی 12 کۆمەڵێک کۆبوونەوە هەیە لە بینی مؤسساتی وەزاراتی هەردوو وڵات عێراق و ئازربایجان کە بە دوای ئەم زیارەتەیە ئەمانە هەمووی ئاسۆی زیادبوونی پەیوەندیەکانەوە هەروەها خیتابیان هەبوو فەخامەتی سەرۆکی عێراق و فەخامەتی سەرۆکی ئازربایجان کە لەسەر وەزعی خۆیان ئەوان باسی وەزعەکانی خۆیان کرد. فەخامەتی سەرۆک تەمەنای ئەوەی کرد کە هەموو کێشەکان بە گفتوگۆ چارەسەر بکرێ، قسەی خێر بکرێ و عێراق هەموو کاتێک ئامادەیە قسەی خێر بکە لە نێوانە بۆ ئەوەی ئەو کێشانەی کە هەیە زۆر جار لە بینی دوو وڵاتی دراوسەیە ڕوئەیە لەسەر هەر سەبەبێک عێراقیش ئەوێ عاملی خەیر بێ و توانای ئەوەی هەیە. و فەخامەتی سەرۆک کۆمار لە هەموو ئەم وڵاتانەی کە چووە باسی ئێستای عێراقی کردووە، باسی تەتەوری عێراقی کردووە، باسی عێراقی دوای سی کردووە کە ڕۆژ بە ڕۆژ لە پێشکەوتنایە بە تایبەتی کاری وەزعی ئابووری کە ئێستا عێراق وەزعی زۆر چۆتە پێشەوە، وەزعەکان زۆر گۆڕاون. ئێمە هەموو ئەزانین ئەو ڕژێمی پێشوو عێراقی وا لێ کرد عملەی عێراقی 10,000 جار هاتە دواوە، یعنی دوای ئەوەی 1 دینار 3.3 دۆلار بووە لە دوای احتیلالی کوێیت 1 دۆلار بوو بە 3,000 دینار، یعنی تەواو 10,000 جار عملەی عێراقی هاتە دواوە. ئێستا ئەوانە نەما ئەو گۆڕانکاریە هەموو فەخامەتی سەرۆک کۆمار پێی گەیاندن کە عێراق ئێستا وەزعی زۆر باشە، ڕۆژ بە ڕۆژ بەرەو باش ئەڕوا. ئەمانەش تەبعاً جێی گرنگیە لە هەموو وڵاتەکانە چونکە پەیوەندی لەگەڵ وڵاتێکی زۆر باشە جیایە لەگەڵ وڵاتێکی هیلاکە بەبەرەوە ئەوە. جا بە دوای ئەوە هەر بە دوای ئەوە بە ڕۆژی دوایی کە فەخامەتی سەرۆک هێشتا ئەرمینیا کە ئەم دوو وڵاتە ئەو کێشەیان هەیە و لەوێ مووقیفی عێراق کە پەیوەندیە لە پەیوەندێکی باشە هەروەکو چۆن لەگەڵ ئازربایجانە ئاواش لەگەڵ ئەرمینیایە سەردانی کردن، گوێی لێگرتن، خیتابیان هەبوو و ئەوەی کە عێراق نامەیەکی هەبێ بۆ قسەی خێر، بۆ ئەوەی کە هەر شتێک ئەو دوو وڵاتە نزیک کاتەوە فەخامەتی سەرۆک پێی گەیانن. هەروەها سەردانی ئێزیدەکانی کرد لە ئەرمینیا کە چۆن لە لای خۆمان لە عێراق
و لە کوردستان ئێزیدی هەیە لە ئەرمینیاش هەیە سەردانی ئەوانیشی کرد وەکو مکەونیە کە لێرەش و لەوێژ هەن هەروەها باسی ئەوەشی کرد کە ئەرمەنیەکان لە عێراق جێی تەقدیرن تاریخیان هەیە وجودیان هەیە شعبی عێراقی گەلی عێراق ڕێز لە ئەرمەنیەکان ئەگرن لە حکوومەتی مرکزی و لە هەرێمی کوردستانیشە چوو سەردانی گەورە مەرجعی ئەرمەنیەکانی کرد کە مەرجعیەتی دینیانە جگە لە سەردانی سەرۆک کۆمار و سەرۆک وەزیران و لەبەر ئەوە بە هەموو مقیاسێک ئەم سەردانە سەردانێکی سەرکەوتوو بوو ئەمە ڕەمزیەتێکی گەورەیە بۆ عێراق وەجێی تەقدیرێکی گەورەیە بۆ کورد کە کورد بەم کارە هەڵئەسێ ئێمە لە عێراق لە بەغدا سەرۆک کۆمارمان هەیە وەزیری دەرەوەی عێراقمان هەیە وەزیری ترمان هەیە ئەندام پەرلەمانمان هەیە لەبەر ئەوە جێی گرنگیە بەڕاستی یعنی وەزیری ئیسکان کوردە وەزیری بیئە کوردە جگە لە سەرۆک کۆمار وتمان وەزیری دەرەوەی عێراق یعنی ئەمانە جێی گرنگیە ئێمە بەردێکی سەنگین و گەورەین لە ناو عێراقا مکەوینێکی گرنگین بەبێ ئێمە نوقسانێکی گەورەیە هەموو کەسی قرار بەماکە ئێمە ژەمانوێ دەورێکی ڕاستگۆیانەی وەتەنی ببینین لە عێراقا ئەمەش قازان جوسوودەکەی ئەگەرێتەوە بۆ کوردستان بۆ هەموو هاوڵاتیەکی کورد چونکە ئێمە داعیمی ئەوەین کە هەچی کێشەیەکی کورد هەیە لەگەڵ بەغدایە پێویستە بە عادیلانە حل بکرێت. بەڵێ بەڕێز دکتۆر ئێستا دۆخی عراق بە تایبەتی لە دوای شەڕی ئیسرائیل و فەڵەستین یا شەڕی ئیسرائیل و غەزە حەماس لە چه ئاستێکدا ئایا عراق یان هەوڵەکان بۆ ئەوەی عراق ببێتە نەبێتە بەشێک لەو شەڕا یان پرشتی ئەو شەڕی بەرنەکەوێ هەوڵەکان بەچی گەیشتون؟ عێراق خۆ هیچ وڵاتێک نەچۆتە ئەم شەڕەوە بەڵێ هیچ وڵاتێک وەکو وڵاتێک چوو بێتە شەڕەکەەوە کەس نەچۆتە شەڕەکەەوە شەڕەکە لە غەزەیە بەڵام لە 100% عێراق تەئیدی فەڵەستینەکانەکە وەکو ئەوەی کە قەزیەی فەڵەستینی قەزیەکی کۆنە باسی حوتی مانگ نییە باسی 40-50 ڕۆژ لەمەوە پێش نییە باسی مێژووە لە مێژووە وڵاتی فەڵەستین داگیر کراوە عێراق لە هەموو مەحافلێکە تەئیدی قەزەی فەڵەستینی کردووە وەکو وڵاتانی تری عەرەبی وڵاتانی تری ئیسلامی زۆر وڵاتانی تری دنیا لە هەموو مووقیفێکە عێراق لە شەڕان نییە وڵاتێکی کەش لە شەڕان نییە شەڕەکە لەوەیە پێمان خۆشە هەر شتێک بێ لە مەسلحەتی گەلی فەڵەستین تەواو ببێ ئێستا فەڵەستینەکان دڵخۆشن بەم هودنەیە و بەم گۆڕینەوەی ئەسیرەکان هەڵبەتە عێراقیش تەئیدی شتێکەکە کە فەڵەستینەکان خۆیان پێیان خۆش بێ بڵێن و نەڵێن ئەمە کێشەیەکی گەورەیە یعنی وەکو شەپۆلێکی ئاوی گەورە وایە لە ناو بەحرا ئەگەر سەفینەیەک بێ لە دووریشەوە هەر شەپۆلە هەر شەپۆلەکە هەر لە لای سەفینەکەەوە نییە ئەوە شتێکی تەبیعیە بەڵام نە عێراق و نە وڵاتانی تریش ئێستا بەڕەسمی لە شەڕانین ینی لەبەرەوە عێراق مووقیفی پارێزراوە مەبەستەکە لێرەوەی هەندێک لە گروپە چەکدارەکان هەندێک لێرە و لەوەیە کە ئەبینی مەسەلەن بنکەکانی ئەمریکا بۆردومانەکرێت یان مشک بارانەکرێ و وەڵامە درێتەوە ئەمە نابێت سەرناکێشێ بۆ ئاڵۆزیانی زۆر خەڵک پرسیاری لەو بارەوە هەوو دەستی لەسەر دڵێتی ئەمە ئەگرێکی کراوەیە یان تەنها کێشەی بچووکە و چارەسەرەکرێ. ئێمە وەکو حکوومەتی عێراقی حەریصین لەسەر پاراستنی پەیوەندیەکانمان لەگەڵ هەموو دنیاە و پاراستنی سەفارەتەکان و ئەو مواازعانە بچووک بکرێتەوە نەبێ بەوەی کە پەیوەندیمان لەگەڵ شوێنی ترا تێک بچێ ئەمە مووقیفی حکوومەتی عێراقیە بەڵام کۆمەڵەشتیش هەیە بێتە فەهوم بکرێ ینی لە سیاسەتی شاتە فەهومە بەعضێشتا ئەکرێ لەبەرەوە ئەوەنەی بکرێ مووقیفی ڕسمی عێراقی پاراستنی پەیوەندیەکانە لەگەڵ هەموو دنیاە بە تایبەتی ئەوان لەگەڵ ئێمە وەستاون لە مەسەلەی تیرۆر و لە مەسەلەی ئیرهابە ئێمە ئەمانەوێ پەیوەندیەکانمان پەیوەندیەکی متەوازین بێ لەو مۆزوعانە نەشڵەژێت. بەڵێ تا ئێستا ئەمریکا ئەتوانین بڵێن لە مەسەلەی ڕوبەڕبوونەوەی تیرۆرایان لە مەسەلەی پاڵپشتیکردنا تا ئێستا مەسافەی نزیکە لەگەڵ عێراقا ینی لە پاڵپشتی عێراقایە؟ هیچ کاتێک ئەمریکا نەیوتۆ من پاڵپشتی عێراق نیم ئەوە ڕووی نەیاوە ئیتر کاتێکە ئەو شتانە ڕوئەیە گلەیش ڕوئەیە و مذەکەراتیش ڕوئەیە وەڵامیش ڕوئەیە بەڵام هەر لە ژێر سەقفی پەیوەندی باشە لە نێوانمانە نەک لە ژێر سەقفی گلەیی و بازی حاڵات ناگاتە ئەوەی کە
ئەمانە پەیوەندیەکان بپشڕێنێ یا بمانگەینەتە ئاسێکی قراپ. ئێمە تەمەنای ئەوەش ناکەین پەیوەندیەکانمان تێک بچێ، نامانەوێ ئەمە ئەو شەڕە لێرە بکرێت لە بینی دوو وڵاتی ترا، شەڕە لە بینی غەزە و کیانی ئیسرائیلیا و ئێمە تەئیدی غەزەی فەڵەستینی ئەەکەین. هیچ پێمان باش نییە شەڕ بێتە وڵاتەکەمانەوە و نەک ئێمە وڵاتانی تریش هەروایە ینی. بەڵێ بەڕێز دکتۆر بەڕێزت چەند جارێک باسی ئەوت کرد کە کورد پێگە و سەنگێکی زۆری هەیە لە بەغداوە لە ماوەی ڕابردووە کۆمەڵێک کێشەی هەڵواسرا و یان هەڵپەسێرەراو لە نێوان عێراق و هەرێمی کوردستاندا هەبووە. چەند گرینگە ئەمە ببێتە دەرفەتێک بۆ ئەوی کە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و بەغدا زۆر باشتر ببێ و چوارچێوەی دەستوری عێراقیە کار بکرێەوە ببێتە مای خێر بۆ ژیان و گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش. پێویستە پەیوەندیەکان بەردەوام بێ، دانیشتنەکان بەردەوام بێ، پارێزگاری لە سێقە بکەین لەگەڵ یەکترا هەردوولا، چونکە هەردوولا دوو لایە لە بینی حکوومەتی مەرکەزی حکوومەتی هەرێم، بەڵام یەک لایە لە وڵاتێکی گەورەی وەکو عێراقا پێویستە هەموو لایەک بە مەسئولیەتەوە بیر لەوە بکاتەوە کێشەکان حەل بکە. ئێمە لە لایەک کە ئێستا مەسئولیەتمان هەیە لە عێراقا هەمومان بیر لەواکەینەوە کە شتەکان بە باشی بچێت بەڕێوە و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستانیش داواکانی داواڕەوەکانی کە ئیکا لە حکوومەتی مرکزی ئێمە داوای ئەوەژەکەین کە ئەو مواضعانە وەڵامەکانیان وەڵامێکی باش بێت کە هەوڵ بین کێشەکان حەل بکەین، هیچ ئەزەماتێک دروست نەکەین و هیچ لایەکمان نەیەڵین شتەکان بەرەوە ئەزمە بڕوا، هەوڵ بین ئەمە ناو بنین هەوری هاوین بێ نەمێنێتەوە بە ئاسمانەوە زوو بڕوا. ئەمانە دانیشتنی دڵسۆزانەی ئەوێ، پاراستنی سیقە و ئارامی ئەوێ و قسەی باشی ئەوێ لە هەموو لایەک. بەڵێ بەڕێز دکتۆر لە ماوەی ڕابردووە مەسەلەن یان هەندێک زار باز لەوە کرێ هەرێمی کوردستان ڕەنگە دەرەقەتی هەندێک کێشەی ئیقلیمینێت یان دەرەقەتی هەندێک ئاڵۆزی و بەرزی و نزمینێت. ئێستا چەند گرینگە دەسەڵاتدارانی کورد لە هەرێمی کوردستان و هێز و لایەنە سیاسیەکان پێگەی خۆیان لە بەغدا بەقووەتکەن، بەغدا وەک عمقی استراتیژی هەرێمی کوردستان سیر بکرێت. ئەوە حقیقەتێکە هەرە بێ وابێ ڕێگایەکی ترت نییە. ئێمە عێراق یەک دڵی هەیە، ئەگەر دوو جسمی ینی ئەوە جسمێک حکوومەتێک و حکوومەتێک ئەگەر بە دوو جسم تەشبیهکەی بەڵام یەک دڵە و یەک خوێنی هەیە، لەبەر ئەوە زەعیفبوونی هەر لایەکیان زەعیفبوونی لاکەی تریژەگەیەنێ، ئەبێ هەردووکیان حەلیز بن لەسەرەوەی هەردوو لای بەهێز بن و پەیوەندەکان باش بێ و لەسەر ئەساسێکی ڕاست دروست ببێ، نەیەڵین هیچ ئەزماتێک دروست ببێ. ئێمە ڕێگایەکی ترمان نییە، هیچ کەس مانع نییە لەوەی ئێمە پێگەمان بە قوت بێ لە عێراق و پێگەشمان بە قوتە، ئەبێ زیاتریش بەهێزی کەین. دووبارە یەکەمەوە ئەمڕۆ فرسەتێکی زۆر گەورە هاتووە بۆ عێراق و ئەم فرسەتە بە هیچ جۆرە نابێ بچێتە دواوە، ئەبێ پێش بکەوێ کە سەرۆک کۆماری عێراق کە سەرۆک کۆمار پێش هەموو کەسێک دادرێ، ینی پەرلەمان کە اختیاری ئەکا سەرۆک کۆمار تەکلیفی سەرۆکی حکوومەت ئەکا کە حکوومەتەکەی تەشکیل بکە. ئەم دەستکەوتە گەورەیەی کورد ئەبێ بە هیچ جۆرێک نێڵین هیچی لێ خەسار بێ، هەروەها وەزیرەکانمان دەوری خۆیان ببینن، دەوری خۆشیان نەبینن. هەموو سێشەمەیەک جارێک کۆبوونەوەیەک ئەکرێت لە مەجلیسی وزەرا، چەند وەزیری کوردی تایە، ئەمە هەمووی حەبلی بەهێزکردنی پەیوەندەکانی بینی عێراقیەکانە. ئەم بەیەکەوە بوونە زۆر گرنگە. من لێرا حەزەکەم ئیشارەت بە حەدیثێکی نەبەویش بم کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ الأرواح جنود مجندة ما تعارف منها ائتلف وما تناكر منها اختلف. يعني ڕۆحیانەتەکان من وەکو جوندی وان هەتا بە یەکەوە بن و یەکتر بناسن، لە یەک نزیکە بنەوە، هەتا یەکتر نەناسن و دوور بن لە یەک، تەنافر و دووری لە یان دروست ئەبێ. ئێمە تەعاروفێکی تەطبیقێکی باشی ئەو حەدیثەیە کە هەموو هەفتەیەک وەزیرەکان کۆ بنەوە لە نێوان خۆیان هەموو مکەوناتی عێراقیان تایە، بە عەرەب و کورد و سونی و شیعە و مکەوناتی تر و مەسیحی و هەموو هەفتەیە بەیەکەوە ئەمان ئەم حەبلە بەهێزەکەن، شتەکانیان ئەگەیەنن بە یەک. هیوادارم ئەمە ڕۆژ بە ڕۆژ بەهێزتر ببێ و ئەم پێگەیەی عێراق
ببێ بە هێڵی یا خاڵی بەهێزی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان. بەڕێز دکتۆر بەڕێستان تاریخێکی زۆرتان هەیە لە بنیاتی یان لە سەرەتای لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە هەڵبەت لەگەڵ فەخامەتی سەرۆک مام جەلالیش لە ڕابردووە کارتان کردووە. ئەوەی کە ئەو مەسەلەن ماڵی ئەو بۆ شیعە و سوننە و کورد و هەمویان وەکیەک بوو. ئەمە چەند گرینگە ئەو سیاسەتە ئەو میراتە کورد دەستی پێ بگرێ بەبێ بیر و بۆچوونی تەشکی حزبی. من پێم وایە فەخامەتی سەرۆک مەرحوم مام جەلال کەسایەتێکی زۆر تایبەت بوو، قائیدێکی سیاسی بوو، قائیدێکی عسکەری بوو وەکو پێشمەرگەیە، قائیدێکی دیبلۆماسی زۆر گەورەیە، یعنی هەموو مکەویناتی عێراقی نمونەی پێهێننەوە. لەبەرەوە جارێکیان من لە خزمەتیا بووم کە سەفیر نوێنەری سەرۆک کۆمارە، ئێستا هەموو سەرۆک کۆمار لە هەموو دنیاە یاخود مەلیک سەفیرەکانیان نوێنەریانن. کەلیمەی مەزهب لە بەکارێنرێ بۆ جانبی فقهی و ئەوانە ئەو ترە شافعی حەنەفی مالیکی، ئەمە باسی مەزاهیبی ئیسلامیە یا جعفەری، بەڵام من پێم وایە هەموو شتێ مەزهبی هەیە. لەبەرەوە عەرزم کرد فەخامەتی سەرۆک مام جەلال من مەزهبی فقهیم شافعیە، بەڵام مەزهبی دیبلۆماسیم تاڵەبانیە. یعنی بە معنای کەلیمە من معجبم بەو دیبلۆماسیەتەی کە تۆ بەکاریەهێنی جەنابەت، من زۆر چاوت لێ یەکەم لەوەی کە ئەتوانی هەموو ئەو کەسانە بە یەکەوە دابنیشێنی، دینیان جیایە، مەزهبیان جیایە، مەشرەبیان جیایە، سیاسەتیان جیایە، هەمویان بە یەک مەسافە ئەیانگەیتێ. ئەمە توانایە، ئەمە گەورەییە، ئەمە قیادەیە. لەبەرەوە هەموو کەسێک ناتوانێت ئاوا بکە. توانایەکی تایبەت بوو، من زۆر پێی معجب بووم و من ئیدعای ئەوەکەم کە هەروام کردووە. لەبەرەوە لە وڵاتان بەو مەزهبە بەو بیرکردنەوە دیبلۆماسیە، یعنی با من خۆم هیچ نەڵێم، بەڵام ڕەنگە خەڵک شایەتیم بۆ با لە 4 وڵات توانیومە ئەو نەجاحەتە بەکار بێنم، چونکە یەک میسال هەیە کە زۆر جار باسی ئەەکەم، باسی دەستەگوڵەکە کە فەخامەتی سەرۆکی مام جەلال بەڕەحمەت بێ ئەیود دەستەیەکی گوڵ لە هەمە ڕەنگ جوانترە لە دەستەیەکی گوڵ کە هەمویان لە یەک ڕەنگ بن. جا من هەر یەکەم دقیقە لە لوبنان کە دابەزیم لە مەتار و سەفیری وڵاتانی عەرەبی استقبالیان کردم، ئیعلام هاتبوون بۆ بە پیریمەوە، وتیان تۆ ڕیسالەت چییە سەفیری عێراقی؟ تەبعاً بە ئیمزای فەخامەتی سەرۆک مام جەلال و جەنابی کاک بوشێر زێباری من کتابی ئەعتیمادەکەم بۆ کرابوو. وتم وڵا من لە وڵاتێکی فرە دین و فرە مەزهب و فرە نەتەوەوە هاتووم کە سەرۆکەکەم ئاوا وەصفی کردووە، دەستەگوڵێک لە هەمە ڕەنگ بێ جوانترە لە دەستەگوڵێک هەمووی لە یەک ڕەنگ بێ. هاتووم بۆ لوبنان، لوبنانی ژوایە، لەبەر ئەوە ئەو دیبلۆماسیەتەی کە من لە عێراق بەکاریەهێنم بۆ لوبنانیش هیچ عیبی نییە و زۆر باشە. لەبەرەوە پەیوەندێکی زۆر باشم دروست کرد لەگەڵ هەموو لایەنەکانە، مسلمان بە هەموو تایفەکانیەوە، دروزەکان، مەسیحەکان، پەیوەندێکی هەمەلایەنە. من وازانم زۆر ئیسیفادەم کردبوو لەو دیبلۆماسیەتەی فەخامەتی مام جەلال بەڕەحمەت بێ و جێگای بەهەش بێت. بەڵێ، زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر عومەر بەرزنجی بریکاری وەزیری دەرەوەی عێراق. سوپاس بۆ دەرفەتە، سوپاس بۆ دیدارە کا بەڕێستان لە بەغداوە لەگەڵ مابوونی. نێرانی خۆشەویست، لەگەڵ کارانم پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردنە مولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن، خواتان لەگەڵ.